دوی تشرینی دووەمی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی ئەو تاوانانەیە کە بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکرێت. عێراق یەکێکە لە سێ خراپترین ئەو وڵاتانەی کە تاوانی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان تیادا گەیشتووە بە لووتکە، کوشتن و ڕفاندن، سەروەرنەبوونی یاسا و تەشیر و ڕێگری لە چڵەپۆپەی ئەو تاوانانن کە دووبارە دەبنەوە. بکوژ بە ئازادی دەسوڕێتەوە و کوژرا و مافی وەرناگرێت لە دادگاکان. ڕۆژنامەنووسانی کوردستان لەم دۆخە مەترسیدارەی بەرۆکی ڕۆژنامەنووسانی گرتووانیگەران و باز لەو تاوانانە دەکەن کە لە هەرێمی کوردستان دەرحەق بە ڕۆژنامەنووسان دەکرێت. بەداخەوە بەهۆی ئەو بارودۆخە ناسروشتەی کە لە هەرێمی کوردستانە هەیە، بواری ڕۆژنامەگەریش بەرکەوتەیە بۆ بارودۆخە و بەشێک لە ناسروشتی خۆی وەرگرتووە، چونکە وەک دەبینی کە یاساکانی ئەو بوارێمە دوو یاسامان هەیە کە کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان ڕێک دەخات، بەڵام هیچیان تا ئێستا وەکو پێویست جێبەجێ نەکراون، زۆریان تەنیان وتراوی سەر کاغەز بۆ لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ڕۆژ بە ڕۆژ ژمارەی پێشەرکارەکان بە پێ ڕێکخراوەکانی بوارەکان و ڕۆژنامەنووسە مەیدانەکانیش ئامارەکان بەداخەوە ڕوویاڵکشان کرد، تەنانەت بە خۆمان لە ماوەی ساڵی ڕابردوو تەنها بە تاوانی ئەوەی کە خۆپشاندانمان گواستوتەوە بۆ ماوەی چەند کاتژمێرێک لە ئاسایشی سلێمانی دەست بەسەر کراین، زیندانی کراین و ئیفادە و لێکۆڵینەوەی جۆراوجۆرمان لەگەڵ کرا. بەداخەوە توانم بڵێم خەریکەوە تا 10 ساڵ بەسەر کوشتنی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستانە تێپەڕەبێت تا ئێستا هیچ کام لەو دۆسیانە یا بکوژی هیچ کام لەو ڕۆژنامەنووسانە تا ئێستا ڕوونیە و دیار نییە کە بە خەڵک متمانەی پێ بەوە بکوژی ڕۆژنامەنووسەکە بێ و بدێتە دادگا. من خۆم کەیسم هەیە لە کەسەر لە کاتی ڕۆژنامەنووسیدا هەبووە ڕوبەڕوون بووەتەوە لەگەڵی هێزانامیەکاندا لە 2017ەوە تا ئێستا محکەمە بانگی نەکردوم ئەم کەیس ئەسڵەن یەکلایی نەکراوەتەوە، بۆیە توانم بڵێم ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ئێستا سەبارەت بە بارودۆخی ڕۆژنامەنووسان دەگوزارێت هەمان سەردەمی چەند ساڵی ڕابردوویە کە بە تونێلێکی تاریکدا تێدەپەڕێ ڕۆژنامەنووس نەمەترسیایە. تا ئێستا دەیان ڕۆژنامەنووس لەسەر ئازادی قسەکردن و نووسین شەهید کراون یاخود ڕوبەڕووی ئەشکەنجە و سزا کراونەتەوە و کەیسەکانیان بە هەڵپەسێدراوی لە دادگاکان ماوەتەوە. سەنتەری میترۆ بۆ بەرگری لە مافی ڕۆژنامەنووسان دەڵێت هەرێم ئارام نییە بۆ ڕۆژنامەنووسان و کەیسەکانیان لە دادگاکان یەکلایی ناکرێتەوە. عێراق سێهەم خراپترین وڵاتە لە دەربازبوونی بە کوژانی ڕۆژنامەنووسان. یعنی لەسەر ئاستی عێراقا لە 2023 زیاتر لە 500 ڕۆژنامەنووس تیرۆر کراوە، لە هەرێمی کوردستانیش تیرۆری ڕۆژنامەنووسان هەبووە. بۆی ئەمڕۆ ڕۆژێکە بۆ بەرزکردنەوەی سەر لە نوێ داخوازی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە هەموو جیهانە بۆ ئەوەی دۆسی ڕۆژنامەنووسان سەر لە نوێ زیینۆ بکرێتەوە. ئێمە لە سەنتەری میترۆ هەموو ساڵێ لەم ڕۆژەیە داواکەین کە دۆسی ڕۆژنامەنووسانی تیرۆر کراو سەر لە نوێ هەڵبدرێتەوە و عەدالەت بگەڕێتەوە هەم بۆ خێزانەکانیان و هەم بۆ قوربانیان خۆیان. هەرێمی کوردستان و عێراق زۆنێکی مەترسیدارە بۆ کارکردنی ڕۆژنامەنووسان. یاسای کاری ڕۆژنامەگەریش کاری پێ ناکرێت و سەندیکای ڕۆژنامەنووسان بە کەم تەرخەم دەزاندرێت لەوەی کە وەکو پێویست نەیتوانیوە پێزی یاسای ڕۆژنامەگەری زیاد بکات و دەسەڵاتی جێبەجێکردن ناچار بکات ڕۆژنامەنووسان حەسانیان هەبێت و مافەکانیان زیاتر دەستەبەر بکرێت تا ئەو ژینگەنە ئارامەی لە هەرێم هەیە بۆ ڕۆژنامەنووسان باشتر بکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.